ئیسرائیل یاسا کۆنەکانی مێژووی پێچەوانەکردنەوە هەرگیز لە مێژوودا ڕووی نەداوە خەڵکی وڵاتێک بە هەموو جیهاندا بڵاو ببنەوە و بچەوسێندرێنەوە دواتر بگەڕێنەوە وڵاتی خۆیان هەرگیز نەک تەنیا بگەڕێنەوە سەرخاکی خۆیان بەڵکو و زمان و کولتوریشیان بپارێزن تەنیا لەم وڵاتە منداڵان بە زمانی باپیرانیان قسە دەکەن زمانی کتێبی پیرۆز گومانی تێدا نییە ئێرە نیشتیمانی ئێمە بووە گومانی تێدا نییە کە بە زۆر لێرە دەرکراوین بۆ ئەوەی بچینە وڵاتانی دیکە پاشان لە عەرەبیش بە زۆر هاتوونەتە ئەم ناوچەیە من دەنگم بە بڕیارنامەی کامپ دەیڤید داوە ئێوە ڕاتان گرتووە من پشگیری کشاندنەوەی هێزم دەکرد لە لوبنان ئێوە لە دژی بوون ئێمە هەوڵی زۆرترمان بۆ ئاشتی داوە لە چاو ئێوە فێرمان مەکەن هەوڵی زۆرترمان داوە بۆ ئاسایش لە چاو ئێوە پێرێز لە هەموو ژیانیدا پشگیری و دژایەتی کراوە ئەو کاتەی لەگەڵ دەیڤد بێنگۆریۆن لە وەزارەتی بەرگری کاری دەکرد جەماوەری زۆرتر بوو ئەو کات زۆر تونتر بوو وەکو هەڵۆ بوو دواتر وردە وردە بوو بە کۆتر هەوڵی ئاشتیەدا لەگەڵ فەڵەستینیەکان ڕێکەوتنی ئۆسلۆی ئەنجامدا لە ئیسرائیل ئەو ڕێزە لە شێمۆن پێرێز نەنراوە کە شایەنێتی بەهۆی ئەو کارانەی بۆ گەلی ئیسرائیل ئەنجامی داون زۆربەی ئیسرائیلەکان هەر نازانن چی بۆیان کردووە کە پێیان دەڵێ ئەو بوو کە ڕیاکتۆری ئەتۆمی دامەزراند یان ئەو ئەندازیاری هاوپەیمانی بوو لەگەڵ فەڕەنسا یان ئەو پیاوە لە پشت ئۆپەراسیۆنی تبت بوو خەڵک سەرسام دەبن بەوە خەونی زۆری هەبوون پێیوا بوو دەکرێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێت و خەڵکەکەی بە ئاشتی پێکەوە بژین غەزەش ببێتە سەنگاپورەیەکی دیکە شێمۆن وەک کەسایەتێکی سیاسی لە ئیسرائیل زۆرترین مشتۆمڕی لەسەر بوو بەڵام کاتێک بوو بە سەرۆک ئەوە گۆڕانی بەسەردەهات دواتر بووە خاوەنی جەماوەری زۆر خۆشی لەگەڵ ئەوە ڕانەهات بوو ئەو جەماوەرە زۆرەی هەبێت دەیگوت سیرکە سەدا هەفتەی خەڵک پشگیریم دەکەن ئەوە چۆن ڕوویدا هەمیشە ڕاهات بوو نیوەی خەڵک لەگەڵی بن نەزۆرتر نیوەی دانیشتوانیش دژایەتیان دەکرد و حەزیان دەکرد بیکوژن من بە وەفاداری و ئەرکەکانم وەک سەرۆکی وڵات جێبەجێ دەکەم گەورەترین دەستکەوتی پێرێز دەکرێت بڵێن مانەوەی ئیسرائیلە چونکە لە سەردەمیەوەدا ئیسرائیل لەژێر هەڕەشەی گەورەدا بوو پێم وایە توانی دڵنیاییمان پێ بدا کە وڵاتانی عەرەبی ئیسرائیل وەک واقعەیەک قبوڵ دەکەن نەک وەک شتێکە پێویستە لەناو ببرێ لەلایەکی دیکەوە پێم وایە گەورەترین شکستی سەرنەکەوتنێتی لە واژۆکردنی ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ فەلەستین دڵنیام ئاشتی هەیە تەنیا پێویستە واژۆ بکرێت دیسان دووباتی دەکەمەوە و دەڵێم سوپاس 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 من لە بیلاڕووس لەدایک بووم کە ئەو کات لە ژێردەستی حکوومەتی پۆڵەندا بوو لە شارۆچکەیەکی بچووکی جوونشین زمانی قسەکردنی خەڵک عێبری یودیش و ڕووسی بوو لە قوتابخانەیەکی عێبری خوێندم زمانی یەکەمم عێبری بوو باوکم بەرهەمهێنەری تەختە بوو
دایکم لە کتێبخانە کاری دەکرد لەوەوە لەسەر خوێندنەوە ڕاهاتم باپیرم مامۆستای سەرەکیم بوو تەوراتی پێدەگوتم ڕابای بوو بەڵام مۆدێرن بوو کەمانچەی دەژەنی دۆستۆفسکی هەموو شارۆچکەکە زایۆنیست بوون بە بنەماڵی خۆشمەوە نیوەیان هاتنە ئیسرائیل نیوەشیان بەداخەوە نەیانتوانی بێن لەلایەن نازیەکانەوە لە ناو بران هەموو جۆکان ناچارکران بچنە پەرستگاکە بە سەرکردایەتی باپیرم پەرستگاکە لە تەختە دروست کرا بوو نازیەکان دەرگایان لەسەردا دەخەن و هەموویان پێکەوە دەسووتێنن ساڵی 1932 باوکم هاتە ئیسرائیل من و دایکم و براکەم 2 ساڵ دواتر هاتین لا تەلەڤیڤ نیشتەجێ بووین دواتر بزوتنەوەی گەنجانمان وەگەڕخست زۆر چالاک بووم لەو بزوتنەوەیدا گەورەترین بزوتنەوەی گەنجان بوو لە ئیسرائیل تەمەنم تەنیا 19 ساڵ بوو کە بە سکرتێری گشتی بزوتنەوەکە هەڵبژێردرام ئەو کاتەی پەیوەندیم بە بزوتنەوەکەوە کرد دەیڤید بێنگۆریۆن دامەزرێنەری دەوڵەتی ئیسرائیل سەرۆکی بوو دوایەوەی بەشی کشت و کاڵم خوێن چوومەکی پۆتس لەوێ سۆنیام ناسی و بووینە هاوژین لەگەڵم هاتەکی بۆتس لەوێ یەکەم منداڵمان لەدایک بوو تاوەکو 1947 لە کیبۆتس ماینەوە واتە تا تەمەنی 24 ساڵی من زۆر منداڵ بووم ڕۆژێک لەگەڵ باوکم پیاسەمان دەکرد باوکم گوتی ئێرە جوانترین شوێنی سەرزەویە منیش باوەڕم پێکرد تەنیا شوێنێک نەبوو کە دەوڵەتی ئیسرائیل لەوێوە دامەزرا بەڵکو بزوتنەوەی کیبوتسیش لەوێ دروستکرا یۆتۆپیای دەوڵەتێکی دیموکراسی و مۆدێرنی ئیسرائیل دروستکرا ئەو کات زۆر لە بێنگۆریۆن نزیک بووم لە زۆر ڕووەوە من پیاوی دەستە ڕاستیە بووم بێنگۆریۆن شۆک بوو کاتێک دوای هۆلۆکۆست تەنانەت دوای ئەو کارە ساتە ئەوانەی ڕزگاریان ببوو نەیان دەتوانی پەناگەیەک بدۆزنەوە هەموو دەرگاکان بەڕوویاندا داخرا بوون تەنانەت دەرگاکانی گەڕانەوە بۆ ئیسرائیلیش بێنگۆریۆن کوتی گرنگترین کاری بە پەلاوەیە دەوڵەتێک دروست بکەین بێگوێدان بە ڕووبەرەکەی بۆ ئەوەی ڕزگاربووانی هۆلۆکۆست شوێنێکیان هەبێت لێی بژین هەمووان ئێمە تۆمەتبار دەکەن کاتێک دێت خۆیان تێبگەن لە کاتی هۆلۆکۆست چی ڕوویدا ئەوان لەکوێ بوون چیان کرد بۆچی دەرگایان بەڕووی جووەکاندا داخست بێنگۆریۆنم پێڕاست بوو کوتی پێویستە بەپەلەت دەوڵەت دروست بکەین خاک بکەینە قوربانی و خەڵک ڕزگار بکەین منیش هاوڕا بووم لەگەڵی کەسێکی ڕاستگۆ بوو کەسایەتیەکی مێژووی بوو Argentina, abstention. Australia, yes. Soviet Union, yes. نەتەوە یەکگرتوەکان بڕیاری دابەشبوونیدا بڕیاردرا دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی فەلەستین بە تەنیژدێکەوە دروست بکرێن ئێمە ڕازی بووین ئەوان ڕەتیان کردەوە ئەو ڕۆژە هەموو ئیسرائیلیەکان سەمایان دەکرد و گۆرانیان دەکوت ئەو ڕۆژە بێنگۆریۆن کوتی ئەم شەو سەما دەکەین و گۆرانی دەڕێین سبەی خوێنمان لێ دەڕژێت ماوەیەکی کەم دواتر هێرشمان کرایە سەر 7 سوپای عەرەبی هێرشی کردە سەرمان لەو کاتەدا ژمارەی دانیشتوانی عەرەب 40 ملیۆن کەس بوون جووەکانی 650,000 کەس بوون יום קיום המנדט הבריטי על ארץ ישראל. ברוך אתה אדוני אלוהינו מלך העולם שהחיינו וקיימנו
והגיענו לזמן הזה. لە کاتی شەڕی سەربەخۆییدا سەرکردەیەکی فەلەستینی گەڕایەوە ئۆرشەلیم هەوڵیدا خۆی لە هیتلەر نزیک بکاتەوە. چوو ئەڵمانیا و ڕێکەوتنی لەگەڵ هیتلەر واژۆ کرد. داوای لە فەلەستینیەکانی ناو ئیسرائیل کرد ناوچەکە بەجێبێڵن. پێی کوتن بە زەبری هێز دەگەڕینەوە ئەوێ. ئێمەش داوامان لێ دەکردن بمێننەوە. هەندێک لە عەرەبەکان لە ناو ئیسرائیلمانەوە. هەندێکیان ڕایان کرد. ئێمەی فەڵەستینی لە مێژوودا هەمیشە قەیرانمان لە بەڕێوەبردندا هەبووە. ئێمە سەرکردەی مێژیمان هەبووە، سەرکردەی گەورەمان هەبووە، بەڵام لە هەمان کاتدا سەرکردەی خێڵەکانمان هەبوون. هەروها کەسانێک کە لەو کاتەدا ڕەوشەکەیان بە هەڵە خوێندۆتەوە و بڕیاری هەڵەیان داوە. سەرکردەشمان هەبووە، هەڵەی زۆری کردووە و سەرقاڵی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات بووە. کەواتە مێژوویەکی درێژی قەیرانی سەرکردایەتیمان هەیە. لە کاتی شەڕدا بە قاچاق چەکمان بۆ دەهات چونکە ئاولۆخەمان لەسەر بوو. شەڕی سەربەخۆیی شەڕێکی زۆر سەخت بوو. خەڵکێکی زۆرمان لەدەستدا، بەڵام شەڕەکەمان بردەوە. دەمانزانیەوە کۆتایی چیرۆکەکە نییە و دەبێ خۆمان بۆ شەڕێکی دیکە ئامادە بکەین. دوای شەڕ رووسیا چەک و تەقەمەنی و فڕۆکە و موشک و تانکی بۆ عەرەب نارد. ئێمەش دەستمان بەتاڵ بوو، ترسی ئەومان هەبوو هێرشمان بکەنە سەر و لە ناومان ببەن. پێرێز بە بێنگۆریۆنی گوت دەیەوێ بۆ خوێندن بچێتە ئەمریکا. بێنگۆریۆن گوتی باشە، بەڵام دەبێ لەگەڵ وەفدی وەزارەتی بەرگری کار بکەی کە لە نیویۆرکە. لەوێ شێماون پێرێز دەستی کرد بە کڕینی چەک و فڕۆکە و بە قاچاق ناردنەوەیان بۆ ئیسرائیل. لەبەرەوەی ئەمریکا ئابلۆقەی کڕینی چەکی بەسەر ئیسرائیلدا سەپاند بوو. ئەوە ئەرکی پێرێز بوو. لەوێ ئاشنایی چەندین کەسایەتی دەبێت. دەچێتە لای باتێستای سەرۆکی کۆبا و داوای هاوکاری لێ دەکات. کوباش دەست دەکات بە کڕینی چەک بۆ ئیسرائیل. فڕۆکە و کەشتی جەنگی لە کۆلۆمبیا دەکرێت. لە ئەمریکاش چەندین فڕۆکە دەکرێت. هەموو ئەمانە لە جەمسەری باکوور و ئەوروپاوە بە قاچاق بۆ ئیسرائیل دەنێرێت. لەوێ کەسێک دەناسێت بە ناوی ئاڵ شویمەر. دەبواە ڕێگەیەکمان دۆزی بایەوە بۆ ناردنی ئەو چەک و فڕۆکە و تەقەمەنیانە بۆ ئیسرائیل. لە ئەمریکا دوای جەنگی جیهانی دووهەم فڕۆکە و چەکمان کڕی. ژمارەیەکی زۆر فڕۆکەی ئەمریکیمان کڕی کە لە جەنگی دووەمی جیهانیدا بەکار هاتبوون. پێم وایە لە ژێر ناوی مەکسیک کڕیمانن. کۆمپانیایەکمان دروست کرد بە ناوی هێڵی ئاسمانی مەکسیک. بەو جۆرە فڕۆکەکانمان گواستەوە بۆ ئیسرائیل. سێ وڵات چەکی قورسیان دروست دەکرد: بەریتانیا، ئەمریکا و فەڕەنسا. بەریتانیا ڕەتی کردەوە چەکمان بداتێ، ئەمریکاش ڕەتی کردەوە. کەسیش بڕوای نەدەکرد فەڕەنسا چەکمان پێ بفرۆشێت. بێنگۆریۆن پێکوتم بچمە فەڕەنسا و هەوڵی خۆم بدەم. هەمووان هەوڵیانەدا شێمۆن پێرێز سەر بکەنەوە لەو سەفەرەی بۆ فەڕەنسا. گاڵتەیان پێدەکرد، بەڵام چۆ فەڕەنسا و لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتە سیاسیەکان و وەزیرەکان و ئەندامانی پەرلەمان و ڕۆژنامەوانان و بەرپرسانی سوپا کۆبووەوە. هەموو ڕۆژێ چاوی بە کەسانی نوێ دەکەوت. هێندە ماندوو دەبوو، هەندێک جار شەوانە لە ماندوویەتی دەبورایەوە. بەڵام دوجار توانی پەیوەندێکی زۆر سەرکەوت و لەگەڵ فەڕەنسا دروست بکات کە تاوەکو ئەمڕۆژ بەردەوامە. بە درێژایی تەمەنی منداڵیم لە 6 ساڵیەوە تاوەکو 14 ساڵی باوکم بەردەوام هاتوچۆی فەڕەنسایدا کرد. لەو کاتەدا شتێکی نهێنی بوو، کەس نەی دەزانی و کەس باسی نەدەکرد. تاکە کەسێک کە باوکم باسی فەڕەنسای لەگەڵ دەکرد من بووم. ئەوەش ترسی لەسەر نەبوو، من بۆ کەسم باز نەدەکرد. باوکم سەرقاڵی کەشفکردنی وڵاتێک بوو کە تەواو جیاواز بوو لە وڵاتەکەی خۆمان. فەڕەنسیم نەدەزانی. زۆر کەمم لەبارەی فەڕەنسا دەزانی، بەڵام پێم وایە بێنگۆریۆن لەبەر گوڕوتینەکەم منی بۆ ئەو کارە دەستنیشان کرد، نەک لەبەر شارەزاییم، بە تایبەتی لەبەرەوەی کەسی دیکە باوەڕی بەو کارە نەبوو تاوەکو من ئەنجاممدا و باوەڕیان کرد. پاڵپشتی زۆرم لە فەڕەنسا بەدەستهێنا.
لە هەموو چین و توێژەکان لەبەر پرسان و خەڵکی باڵا هەتا خەڵکی یاسایی توانیمان چەک و تەقەمەنی بهێنین. لەو کاتەوە ئیسرائیل 6 جەنگی کردووە، جەنگی یەکەم و دووەم و سێم و چوارەممان بە چەکی فەڕەنسا کرد. ئەو کاتەی کچەکەم 6 ساڵان بوو، موشەدەیان وەزیری بەرگری زۆری خۆش دەویست. ڕۆژێک لی پرسی و لە ماڵەوە چ جۆرە ڕژیمێکتان هەیە؟ دیکتاتۆری یان دیموکراسی؟ ئایا لە ماڵەوە ئازادن یان نا؟ کچەکەم پێیوت بوو هاوپەیمانەتیمان هەیە. خێزانی ئێمە هاوپەیمانی بوو. ئەندامان لەسەر هەموو شتێک هاوڕانە بوون، بەڵام بە شێوەیەکی جوان پێکەوە دەژیاین. بەهۆی ئەو هەموو کار و سەرقاڵیەوە باوکم کاتی تایبەتی نەبوو. هەمیشە ئاشکرا بوو ئەگەر بەدەستی خۆی بێت دیسان ژیانی سیاسی هەڵدەبژێرێت نەک ژیانی تایبەتی. کە لە منداڵیەوە وابژیت لەگەڵی ڕادەی. ئەو کاتەکەمەی کە لەگەڵ ئێمە هەیبوو بە باشترین شێوە بەسەرمان دەبرد. خێزانێکی بەختەوەرین. منداڵەکانم دەزانن باوکیان ناچێتە بار و نایت کلاب، بەڵکو خزمەتی وڵات دەکات. ئەوان منداڵ نین، دەزانن کە چی ڕوودەدا. هەرگیز هیچ گلەیم لە منداڵەکانم نەبیستووە. ساڵی 1963 ئەو کەتەی شێمان پێرێز لە ئەمریکا بوو، چاوی بە جۆن کێنەدی دەکەوێت. پرۆژە ئاتۆمیەکەی بۆ باز دەکات. کێنەدی بە توندی دژایەتی دەکات. دواتر فشار دەخاتە سەر ئیسرائیل بۆ ئەوەی چەکی ئەتۆمی دروست نەکات. کە یەکەم جار سەرۆک کێنەدی لێی پرسییم ئامانشتان لە دروستکردنی چەکی ئەتۆمی چییە؟ کوتم دڵنیا بێ ئێمە هەرگیز یەکەم وڵات نابین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەکی ئەتۆمی بەکاربێنین. بەکاریشمان نەهێنا. دواتر وتی سوپاس، پێویست ناکا گومانمان هەبێت. شێمۆن پێرێز و تاڕادەیەکیش بێنگۆریۆن تاکە دوو کەسی ئیسرائیل بوون کە لەگەڵ دروستکردنی ڕیاکتۆری ئاتۆمی بوون. لە کاتێکدا هەموو زانە ئەتۆمیەکانی ئیسرائیل لە دژی بیرۆکەکە بوون. هەمویان گوتیان ئەوە شێتیە، ناتوانین دروستی بکەین. ناتوانین خۆمان بە ئەمریکا بەراورد بکەین کە خاوەنی پرۆژەی مانهاتنە. پێرێز گوتی باشە هاوکاری مەکەن. پاشان چوو ئەندازیاری گەنجی دۆزیەوە کە دەیانویست خۆیان بسەلمێنن. ئەوانی هێنا و دەستیان بەکار کرد. نامەوێ هێرش بکەینە سەر کەس. لەگەڵەوە نیم لە ڕووی سەربازیەوە بەسەر هەموواندا زاڵ بین. ئەوە خەوی من نییە، تەنیا حەز دەکەم خەڵک بوەستن لە هەڕەشەکردن لە ژیانمان. یەک هۆلۆکۆست لە 100 ساڵدا بەسە. نامن و نابنەماڵەکەم ئەو میهرەبانیە لەبیر ناکەین کە لە کاتە ناخۆشەکاندا نیشانی داوین. لە کاتی گیان لە دەستدانی براکەمدا ئازاری زۆری بینی. هەمیشە نزیکێکمان لە نێواندا هەبوو سەرەڕای جیاوازیە سیاسیەکان. هەمیشە هەستم بە نزیکی دەکرد لی. لە مێژووی ئیسرائیلدا زۆر کاری گەورەی کردووە، بەڵام بۆ من میهرەبانیەکەی بوو کە هەمیشە لە بیرمدا دەمێنێتەوە. هەوڵم داوە لە کاتی هەبوونی ناکۆکیش لەسەر مەسەلە سیاسیەکان هیچ کات بە قسە هێرشم نەکردوتە سەری. کەسایەتی ئەوم زۆر بەدڵ بوو. ئێمە هێرشمان کرایە سەر، بەرگریمان لە خاکی خۆمان کرد. چوینە ناو خاکی ئەوانیش. مسر ویستی ڕێککەوتنی ئاشتی بکات. لە هەموو ئەو خاک و ڕووبەرە ئاویەی دەستمان بەسەردا گرتبوو خشاینەوە. ئەردەنیش ویستی ئاشتی بکات. لە هەموو خاک و ڕووبەری ئاویەکەی ئەوانیش خشاینەوە. بەڵام فەلەستین خاوەن دەسەڵاتێکی فەرمی نەبوو. بیرمان نەچێت تاوەکو ڕێککەوتنی ئۆسلۆ فەلەستین هیچ کەسایەتیەکی زمان حاڵی نەبوو. تەنیا خاوەنی گروپی تێرۆریستی پەرتەوازە بوو.
پێشبینی چی دەکەی؟ بەرگری لە ژیانی خۆمان نەکەین؟ ئەوە سەرەتای ئاشتی بوو، نەک تەنیا لە نێوان فەڵەستین و ئیسرائیلەکاندا، بەڵکو لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. داي إخواني أرجو الهدوء التام للمحافظة على النظام. میراتی سیاسی باوکم ئەوەیە هەمیشە چاومان لە داهاتوو بێت، هەمیشە بیرۆکەی نوێمان هەبێت، شێوازی نوێی ژیان تاقی بکەینەوە، بایەخ بە کولتور و کتێب بدەین. سیاست لە کولتور گیان ناکرێتەوە، لە خوێندنەوە و خەونبینین گیان ناکرێتەوە. خەڵک پێویستە کردداری بن و پێکەوە بژین. جوانترین میراتیش مانای خەونی نیشتمانی جووەکانە. لەگەڵەوەشدا ڕێزگرتن لە دراوسەکان و بە ئاشتی ژیان لەگەڵیان. پێم وایە ئەوە میراتێکی جوانە. هەرگیز شتێک نەبووە بە نێوی دەوڵەتی فەلەستین، کەناری خۆراوا لە ژێردەستی ئەردەن بوو، هەرگیز بە خاکی فەلەستینیەکان ناویان نەدەبرد. غەزە لە ژێردەستی میسر بوو، بە فەلەستینیان نەدەزانی. عەرەبەکان خۆیان دانیان بە شتێکدا نەدەنا بە ناوی کەسایەتی فەلەستینی. لەگەڵەوەشدا داوای خاکی ئێمەش دەکەن. ئێمە لە مێژوودا هەرم و باڵاخانەی گەورەمان بنیاد نەناوە، بەڵکو کتێبێکمان هەیە، تەورات. لەو کتێبەدا 169 وشە هەن کە بە دەڕێساکە ناسراون، بە درێژایی هەزاران ساڵ. هەموو هەوڵەکانی گۆڕینی ئەو وشانە شکستیان هێناوە. ئەگەر ئەو دەڕێسایە بسڕینەوە، شارستانیەتی ڕۆژاوایی هیچ بدەمایەکی نامێنێت. دەمانەوێت هێندەی کتێبە ئاینیەکەمان دێرین بین، هێندەی سەردەمی نوێژ مۆدرن بین، لەگەڵ تەکنۆلۆژیای پێشکەوتوو بژین، بەردەوامیش بین لەسەر نەریتەکانمان وەک کەسانێک کە لە شەڕدان بۆ جیهانێکی باشتر لەگەڵ داواکاری زۆرتر.